لە هەر دنیاک لە هەر شوێنێکی سەر ئەم زمینە کاتێک کە حکوومەتێک دروست دەبێتن بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆیەتی بۆ ئەوەی بتوانن پرۆژەیەکیان پێشکەش بکاتن ئەو هاوڵاتیانە لەژێر سای ئەم پرۆژەیەدا ئاسوودە بن لە هەر وڵاتێک لە هەر شارێک یان لە هەر گوندێک تا ئەگەر شوێنێکی گەشتاری دوورەدەستیش بتن ئەگەر ڕێگاوبانەکانی یان پرۆژە خزمەت گوزاریەکانی وەکو پێویست نەبوون ئەوە نیشانەی پرسیار لەسەر ئەم حکوومەتە دروست دەبێتن کاتێکدا کە حکوومەت خەرجێکی زۆر دەکاتن پێش ئەوەی پرۆژەکە خلاص ببیتن دەبینی پرۆژەکە شکست دێنیتن هەرچی ئەو سەر و سامانە هەمووی بەهدە دەڕات لە ئەنجامی کەم تەرخەمی یاخود لە ئەنجامی گەندەڵی ئەم پرۆژەیەدا پرۆژێکی ئەوها گەورەی وەکو ئێرەکەتونەلێک دروست کراوە تا ئێستا شوفێر هاتچوو بە سەردانە کردووە دەبینن چه حاڵێتی ئەم هەموو سەرۆت و سامانە کە بەهدە دەڕات چێ لێ بەرپرسیارە چۆن حکوومەتێک نەتوانتن پرۆژە خزمەت گوزاری بۆ هاو نیشتیمانیانی خۆی بکاتن لە کاتێکدا بڵێ من حکوومەتێکم خزمەت بە هاوڵاتیان دەکەم. پرۆژەی ڕێگای هاملتۆن لە سنووری قەزای شەقلاوەکە لە تونێلی میراوە هەتاکو حوزران دەست پێ دەکات هەتاکو حوزرانە ئەوە پرۆژەیەکە لە ئەستۆی کۆمپانیای یوکسێلا کە لە پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئاوادانکردنەوەنە بەداخەوە لە دوای شەڕی داعش بەهۆی قەیرانی دارایی و ئەو مستحقاتی کە کۆمپانیا هەبوو لەسەر حکوومەت نەیانتوانی کارەکە تەواو بکەن و لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو زەرەر و زیانێکی زۆر بە پرۆژەکە گەیشتوکەوە هەم بۆ کۆمپانیا هەم بۆ حکوومەت و هاوڵاتیانیش زەرەر بوو بەڕاستی ئێستا لەلایەن وەزارەتی ئاوادانکردنەوە و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران گفتوگۆ و بەردەوامە لەگەڵ کۆمپانیای یوکسێل بۆ ئەوی بە خشتەیەکی دارایی بتوانن بەشێک لە مستحقاتی کۆمپانیا خەرز بکەن بەوەی بتوانین دەست بە کارەکانی بکاتەوە و پرۆژەیەکە تەواو بکات پێم وابێت چەند ملیۆن دۆلارێک ماوە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو کۆمپانیا سەرف بکرێ نزیکەی 5 ملیۆن دلار پێم وابی زیاترە ئەو بڕە بودجەیە ئەگەر بە خشتەیەکی زەمەنی و بەپێی توانای حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێک لەگەڵ کۆمپانیا بکرێتن بۆیان سەرف بکرێتن پێم وایە کێشەکە چارەسەر دەبێت چکە کۆمپانیا ئامادەی نیشانداوە کە بێدەست بە کارەکانی بکاتەوە بەڵام ئەوەی جێی دڵخۆشیەکە دۆخی ئابووری و نرخینەوە دووردەوردە بەرز دەبێتەوە کە ئەوە توانای حکوومەتی هەرێمی کوردستان لە چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە دەباتە سەر بۆیە ئێمە گەشتبینین کە ئەو پرۆژە لە کاتێکی زوودا دەست بە جێبەجێکردنی بکرێتەوە لەبەرەوەی لە توانای کۆمپانیا و حکوومەتی هەرێمیش بە دەربووە قەیرانی دارایی بووە دۆخێکی لە ناکاو هاتنی داعش و شەڕی داعش بارودۆخی نائاسایی زۆر خوڵقان لەو ناوچەیە لە هەموو ڕووێکەوە ئەوە ژێک لە بابەتەکانە کە بەهۆیەوە زەرەر و زیان لە خودی کۆمپانیایەکەش کەوتووە لەبەرەوە ناتوانانی لەوە زیاتر ئەرشی دیکەی بخرێتە سەرشانی لە کاتێکدا کە ئەو هیچ تاوانێکی نەبی لە بابەتەکە.